أشهد أن لا إله إلا الله. ئەمە مزگەوتی شێخ حسێنی قازیە کە بێتە گەڕێکی سەر شەقامەوە لە شاری سلێمانی. هەرچەندە مێژۆکەی نەنووسراوە بە داقیقی نازانین، بەڵام بەو پێی کە گەڕەکەکە کۆنا یەکێکە لەو 6 گەڕەکەی کە لەگەڵ بناغی سلێمانیا دروست کراوە. بێگومان کوردیش لە هەر شوێنێکا 4 ماڵیەک بگرن پێش ئەوەی ماڵەکانی خۆیان دروستکەن مزگەوت دروستەکەن. بەم پێوەرەوە بم قیاسانە ئەم مزگەوتی شێخ حسێنی قازی لە گەڕێکی سەر شەقام لەگەڵ دانانی بەردی بناغی شاری سلێمانیا دروست کراوە لە دەوروبەری ساڵی 1984 تا 1990 لەو ساڵانە دروست کراوە و لەگەڵ بناغی گەڕێکی سەر شەقام و بناغی شاری سلێمانی ئەم مزگەوتش دروست کراوە. شێخ حسێنی قازی دروستی نەکردو. شێخ حسێنی قازی خۆی هەر قازی سلێمانیش بووە، بۆیە پێڵێن شێخ حسێنی قازی. پۆستی قەزا لە شێخ حسێنی قازی بۆ شێخ حسێن کوڕی شێخ مارفە، کوڕی شێخ محمودی نەقیبە، کوڕی شێخ مارفە، شێخ مارف کوڕی شێخ حەسەنی گڵە زەردەیە. لە شێخان و لە ساداتی گڵە زەردەیە شێخ حسێنی قازی شاعیر بووە، نووسەر بووە، زانایەکی زۆر باش بووە، مەلایەکی باش بووە. لە ساڵی 1995 لەدایک بوو، ئەگەر تقریبان لە دەوروبەری 20 ساڵی 25 ساڵیە خوێندی تەواو کرد بێ لە دەوروبەری ساڵی 1820 هاتۆتە ئەم مزگەوتە لە مزگەوتا بۆ بە ئیمام و مدەڕیس و لێرەدا تەدریسی کردو، ئیمامەتی کردووە، یەکێ بۆ لە مەلاباشەکان و یەکێ بۆ لە زانا گەورەکانی شاری سلێمانی. هەر بەو پێش کە کراوە بە قازی سلێمانی گەورەترین عالمی سلێمانی بووە لە ڕۆژگاری خۆیان. ئەینا ئەو پۆسەی وەرناگرت و نەئەکرا بە قازی لەو ڕۆژگار و لەو سەردەما کە سەردەمی دەسەڵاتی بابانەکان بوو دابوونەرێتیش وا بووە لە هەموو شارەکانە، بەتایبەتی شارە گەورەکانە کێ باشترین زانا و گەورەترین زانا بۆ ئەو کەسە کراوە بە قازی شار و فتوا و ئیفتا لە وەرگیراوە. مزگەوت بەگشتی لە کوردستانە هەمووان قەرزارین و بە تایبەتی تر ئەو مزگەوتانەی کە لە شوێنێکی ئاوا گشتیان و لە ناو بازاڕان. ئەم مزگەوتەی ئێمەش بە حکمی ئەوەی کە لە ناوجەرگەی بازاڕایە لە ڕابردوودا خزمەتێکی زۆری کردووە لە ڕێی ئەوەی کە حوجرەی تێدا بوو و جەنابی مامۆستا عەبدوڕەحمان داربەڕوولەیش کە بە مامۆستا عەبدوڕەحمانی کۆڵ ناوبراوە خۆی سەرۆکی لیژنەی فتوا بووە لە دوای ڕاپەڕینەکەوە لێرا بووە و لە مەدرسە و لە حوجرەی ئێرا بووە. بڵین مزگەوتی شێخ حسێنی قازی کە بەو ناوەش ناو خۆی لە ئەسڵا مزگەوتی شێخ حسێنی قازیە بە مزگەوتی مامۆستا عەبدوڕەحمانی کۆڵیش لە ناو خەڵکە ئەناسرێتەوە. زەختێکی زۆری لەسەر بووە، خەڵک زۆر ڕوویان تێکردووە و خەڵکی بازاڕیش بڵین ئەم مزگەوتە بووە بە مەڵبەندیش حەوانەوەی خەڵک و ئیسراحەتی تیاکەن و خەڵکی نوێژ خوێن چەندێک سوودمەندە لە مزگەوتە بۆ عیبادەت. ئەو خەڵکانشی کە نوێژ ناکەن پیشەوەران و دەوروبەری مزگەوت سوودێکی زۆریان لە مزگەوتە بینیوە بۆ ئیسراحەت و بۆ خۆفێنەکردنەوە و بۆ پێداویستەکانیان. وەکو نوێژخوێنی ئەم مزگەوتی شێخ حسێنی قازی کە بە مزگەوتی مامۆستا مەلاوڕەحمانی کۆڵ لە کۆنی شار لەو بینە بە مزگەوتی تەقوا هەر مەشهور بوو. بە مزگەوتی تەقوا نزیکەی 32 ساڵ 33 ساڵە من ئەلحەمدوللا سپاس بە خوای گەورە، خوای گەورە لێ وەرگرت پێێتین نوێژخوێنی ئەم مزگەوتم دانەبڕام لە مزگەوت لە 92 91ەوە هاتووی مزگەوتمان کردووە. مامۆستا مەلاوڕەحمان کاتی ئێمە لێرە بوو. خوای گەورە دەرەجاتی عالی کە تەنها نوێژی نیوەڕوان و عەسران لێرە بوو، بەیانی لە دەوری سەعات 8ەوە هات تاکو نوێژی عەسی تەواو ئەکرد، نزیکی سەعاتێک دوای نوێژی عەسر ئەمایەوە پاشان ڕۆشتەوە بۆ ماڵەوە. ئەو کاتەش کەسی تر نەبوو، مزگەوتی پێنج فەرزار کراوە بوو. چەند مامۆسایەکی لێ بوو لێ ئەو کاتە لە نەوەتەکانە، سەرەتای نەوەتەکان تا 2000 مامۆستا کامەران بە تایبەتی کامەران بەنا مەشهور بوو. ئەلێرە ئەلحەمدولیلا ئیمامی مزگەوتەکە بوو، دەرز و دەورێکی باشیە بوو، خۆشی هەر تەلەبەی مامۆستا مەلاوڕەحمان بوو. هەروەها ئێمەش کە تەلەبەی مامۆستا کامەران و مامۆستا بەکر و مامۆستا ئاوات و مامۆستا عەبدوسەلام و ئەوان بووین، ئەوانیش تەلەبەی مامۆستا مەلا عەبدوڕەحمان بوون. ئێمەش هەر خۆم لای مامۆستا عەبدوڕەحمان
فتح القەریبم خوێندووە لای زۆربەی مامۆستاکان ئەو کاتەکە من بیرم بێ ئەهاتن بۆ لای مامۆستا عومەری نیظامی ئەهاو بۆ لای مامۆستا عەبدوڵای تەکی ئەهاو بۆ لای مامۆستا عومەری ئەم مزگەوتە زەردا ئەهاو بۆ لای مامۆستای مزگەوتێک لە جادەی ئۆرزی بوو ئەهاتن زۆربەی مامۆستاکان ئەهاتن بۆ لای مامۆستا دەرزیانە خوێند ینی وەکو شتێکی زۆر چەندین کەسی تریژە هاتن بۆ لای بۆ پرسیار و سوالی شەرعی و تەڵبابی تەلاق و ئەو شتانە من خۆم شایەتی بوو مامۆستا مەلا ڕەحمان ئەیەم کە جارێکیان لای بووم ئەوە پێشنیوە ڕۆ بوو کە سەها و پرسیاری ئەلەیە کرد ئەو بڕۆ ئەو کتێبم بۆ داگرا مەکتەبەکەی ئەو کتێبەکەم بۆ داگر ئەوی لاپەڕا 220 بکەرەوە بۆ نمونە ڕێک وەڵامی ئەو شتەی پرسیارە لەو لاپەڕە 220 سبحان الله ئەوەندە مطالعی کردبوو ئەوەندە خوێندی بیەوە کتێبەکانی هەمووشی کۆن بوو کتێبەکان هەمووی ینی لەبەر بوو ماشەڵڵا ئەهاتەوە لە پێشا مامۆستا مەلا ڕەحمان ئەهات قورئانی ئەخوێن پاشان دەستی کرد بە مطالعی کتێبەکانی خۆی لە دوای ئەوەش بەڕاستی ئەم چەند مامۆستایە کە دوای مامۆستا مەلا ڕەحمان لە 2008 وەفاتی کردووە خی گەورە دەرەجاتی عالیکە دوای ئەو مامۆستا مەلا ساڵح هاتووە مەسۆیی هاتوتە ئیمامی ئەم مزگەوتە دوای ئەو مامۆستا هەر لەو کاتەشە مامۆستا محەممەد کاکی خوا لە ڕازی بێ و دەرەجاتی عالیکە ئەویش بە ڕەحمەت چوو وەفاتی کرد بە نەخۆشی ئەویش لە یەمەن تەواوی کردبوو مامۆستایەکی زۆر بەڕێز و گەورە بوو ئەویش هەر ئیمامی ئێرە بوو پاشان مامۆستا ئاکام ئەوە بۆ ماوەی 15 ساڵێکە لێرەیە چەندین مامۆستای تریش هاتوون کەمێک ماونەتەوە و دوای ڕۆشتون خی گەورە لە دەستی ئێوە خۆش بێ و خی گەورە لیان قبول بکا و ئینشاءڵڵا لەو کەسانەش خۆش بێکە خزمەتی ئەم مزگەوتە ئێستا چەندین کەس ئەلحەمدولیلا وەکو لیژنەی مزگەوت بەڕێوەی ئەم مزگەوتە بەڕێوە ئەبن و وەکو خۆی ماوەتەوە و 5 فەرزا نوێژی تیاکرێ تاکە لەم ناوەیە زۆربەی مزگەوتەکانی ئەم ناوە 2 نوێژ 3 نوێژی تیاکرێ بەس نوێژی بەیانی لێرە ئەم مزگەوتە کە کرایەوە تا دوای نوێژی ئیشا داناخرێ ئەویش بە جوود و توانای ئەم کارگوزار و مجەوەر و مامۆستا ئاکام و لیژنەی ئەم مزگەوتە بەڕاستی جێی دەستخۆشیە هیوادار ئینشاءڵڵا بەردەوام بێ و بۆ خزمەتکردنی مسلمانان ئەم مزگەوتە بەردەوام دەشەدۆری تیا بۆ ساڵانێکی زۆر شێخ حسێنی قازی لە مزگەوتە ئیمام و مدەڕیز بووە کۆمەڵێک فەقی زۆری پێگەیانوە زانایەکی باش بووە کۆمەڵی کتێبی هەر لەم کتێبە لەم مزگەوتە داناوە بە تایبەتی ئەو لە مێژووی ئەدەبی کوردیا باسی ئەوە کرێکە یەکەم کەسێک کە پەخشان نەسری نووسیوە شێخ حسێنی قازی بۆ مەولوونامەکەی شێخ حسێنی قازیە لە مزگەوتە نووسیوێتی وەلو ئێستا دەستنووس و بەڵگەی تر بەردەستە کە پێش شێخ حسێنی قازیش نەسر و پەخشانی کوردی نووسراوە غێری شیعر مەبەسمانە پەخشان نووسراوە بەڵام تازە چۆتە مێژووەوە کە شێخ حسێنی قازی لە مزگەوتە یەکەم سەرەتای پەخشان نووسی کوردی لە شاری سلێمانی و لە مزگەوتەوە دەستی پێکردو و لەسەر دەستی شێخ حسێنی قازی بووە لە دوای شێخ حسێنی قازی کاتێکە وەفاتی کردو خی گەورە لێ خۆش بێ شێخ عەبدوڕەحمانی کانیکەوە چەندەیەکمانەیە لە کوردستانە کانیکەوەمانەیە لە شارە زۆر لە ناوچەی تاوگۆزی و شەمێران هەمانە لە دەڤەری چەمچەماڵ هەمانە خەڵکی کانیکەوەی دەڤەری چەمچەماڵە مەلا عەبدوڕەحمانی کێ بۆ لە مەلا هەرە گەورەکانی ئەم شارە بەردەوام تەدریسی کردو و فەقی پێگەیانووە لە دوای ئەوانیش چەند مەلایەکی باش هاتووەتە ئەم مزگەوتە بەردەوام تەدریسیان کردووە و فەقییان هەبوو حجرەیتیا هەبوو ئەم مزگەوتە بەتایبەتی لە سەردەمی نوێش مامۆستا عەبدوڕەحمانی کۆڵ دەورێکی زۆر باشی بینیوە کۆمەڵێ مامۆسای گەورەی لە مزگەوتە پێگەیانوە ئەم مزگەوتە شوێنی دانیشتی مامۆستا عەبدوڕەحمانی کۆڵ بۆ شوێنی لیژنەی فتوا بۆ شوێنی کۆبوونەوەی مەلا گەورەکان بۆ کە هەر ئیشکالیکان بۆی لە شاری سلێمانیا هاتوون بۆ خزمەتی مامۆستا عەبدوڕەحمانی کۆڵ خی گەورە لێ خۆش بێ ئەم مزگەوتە مێژوویەکی گرنگی هەیە لە بە درێژایی تاریخی خۆشی بە یەکێکی تر لە شتانەی کە مزگەوتەکان کاتی خۆی دەوریان بینی و شوێنێکی تر نەبوو هاوینان و کاتەکانی تریش مناڵانی گەڕە کۆبوونەوە لە مزگەوتەکە هات لێرە تەجویدیان خوێندەوە قورئانیان خوێندووە مامۆستاکە فێری کردوون ئێستا خەڵکیەشێ لە سنتەرەکانە دەورە ئەخوێنێ و شتی تر ئەخوێنێ ئەو کاتە تەنها مزگەوت هەبووە هەتاکو دوای ڕاپەنیش تەنها مزگەوتەکان هەبووە بەتایبەتی لە هاوینانە مناڵان کوڕان و کچانیش هاتوون لە مزگەوتەکانە تەجوید و قورئانیان خوێندەوە مامۆستاکان فێری قورئان خوێندنیان کردوون مزگەوتەکانی سلێمانی خۆی بڵێن سلێمانی کە بنیادنراوە سەرەتای سلێمانی کۆمەڵێ مزگەوت و حجرەی تێدا بووە ئەوەی من بزانم 43 حجرەی تێدا بووە کە 6 حجرەیان ئافرەت بڵێن بەڕێوبەریان بووە و سەرپەرشتیان کردووە حجرەکانیش هەمووی لە مزگەوتەوە سەرچاوی کردووە بۆیە بەڕاستی مێژووی سلێمانی یعنی مزگەوت و بڵێن شۆڕشی کوردانیش هەمویان قەرزاری مزگەوتن و خەڵکی کوردستانیش هەمویان بەڕاستی
قەرزاری مزگەوتن. بۆیە گرنگی پێدانی مزگەوتەکان و ئیهمال نەکردنیان یعنی بەڕاستی ڕێزگرتنی مێژووی ئەم شارە و ڕێزگرتنی وەفایە بەرامبەر ئەو مزگەوتانەی کە ڕۆژێ لە ڕۆژان خەڵکە سیاسیەکەی شتیایە حەواونەتەوە ئیسراحەتیان کردووە. بۆیە بەڕاستی ئەم مێژووە جوانەی سلێمانی کە بە مزگەوتەوەیە ئەبێنە شێوێنرێ و مزگەوتەکان مێژووەکانیان بپارێزرێ و حتا لە ڕووی بینایی و بڵێن شێوازی کۆنی مزگەوتەکانەوە ئەبوایە بە شێوەیەک بپارێزرایە کە مزگەوتەکان ناسنامە و ئاسەواری کۆنیان نەسڕایەتەوە. مزگەوتی شێخ حسێنی قازی هەتا مامۆستا مەلا عەبدوڕەحمانی کۆڵ لێرە بوو تەدریسی تێدا بوو. هەموو جارە مامۆستا مەلا ساڵح کە دوای مامۆستا لێرە بوو خانەنشینە ئیسا فەرمووی من بە مامۆستا مەلا عەبدوڕەحمانی کۆڵم وتم مامۆستا تۆ کتێب بۆ نییە؟ فەرمووی چۆن فریای کتێبەکەوم من جاری وا هەیە لێرە نیوەڕوانیش ناڕۆشتەوە مامۆستا خەریکی تەدریس بوو خەڵک هاتن بۆ ڕاوێژ و پرس و بۆ پرسی شەرعی سەردانیان ئەکرد. بۆیە لە دوای ئەوەوە وەکو حوجرە و مانەوەی فەقێ لە مزگەوتەدا نەماوە. خۆی ئەگەر سەیری گەڕەکە کۆنەکانی سلێمانی بکەن هەر شەش گەڕەکە کۆنەکەی شاری سلێمانی مزگەوتەکان بێ ئەنداز نزیکن لە یەکەوە. ینی مزگەوتمان هەیە 100 مەترێ لە مزگەوتەکەی ترەوە دوورە بە تایبەتی ئەم دوو مزگەوتە کە بەرەو پشتن مزگەوتی خانەقەی حاجی مەلا عەلی و مزگەوتی شێخ حسێنی قازی ئەم لەم کۆڵانەی ئەم دی ئەو لە کۆڵات تەنها یەشتی کۆڵان نەکەوتۆتە نێوانیانەوە. ئەمە کاتی خۆی مکەبەرە نەبووە بانگدان و ئەمە کە بانگیانداوە ماڵەکان ئەگەر نزیک نەبوونایە لە مزگەوتەکە گویان لێ نابوو ڕەنگە بێ لە فاکتەرەکان دوو هەم مزگەوتەکان هەموو دەوریان بینیوە هەم هۆڵی بۆنە کۆمەڵایەتیەکان بوون هۆڵی تەعزیە بوون هۆڵی پرسە بوون شوێنی نوێشکردن و جمعە و جەماعەت بوون ئەمە وای کردووە کە خەڵکی هەموو گەڕێکەکان زۆر نەڕۆیشتن زۆر دوور نەکەوتونەتەوە ئەم ڕۆشنایی و گوڵۆپ و کارەباش نەبووە و زۆربەی کۆڵانەکان لە کاتی زستانە سەرما و بەفر و قوڕچڵپاو بووە ناچار بوون هەموو گەڕێکێک و هەموو کۆڵانی مزگەوتێکیان بۆ خۆیان دروست کردووە مزگەوتەکانیش متەواضعن مزگەوتی زۆر گەورەنین و هەم بۆ ئەوەی جەماعەت و نوێژەکانیان نزیک بێ هەم بۆنەکان هەموو لە مزگەوتەکان ناکراوە ژنمارە بڕینیەکە تەعزیەکە پرسەیەکە یادی مەولودیەکە ئەمان هەموو لە مزگەوتەکان ناکراوە هیچ هۆڵێک نەبوو لە ناو شارە هەر ئیش و کۆڕ و کۆبوونەوەی بوو بێ هاتون لە مزگەوتەکان ناکۆبوونەتەوە تەنانەت لە سەرەتای سەدەی بیستەمیشە کە کاری ڕێکخراوی لە سلێمانیە دەست پێیەکە ڕێکخراوەکان دائەمەزرێن کۆڕ و کۆبوونە و مؤتەمەری ڕێکخراوەکان لە ناو مزگەوتەکان نابوو یەکێک لەوانە کۆمەڵی تەعالی کوردستان جارێکی تر باسمان کرد لە مزگەوتی سەید حەسەنە کۆبوونەتەوە خەڵکەکە دەستیان هەڵبژاردۆ سەرۆکیان هەڵبژاردۆ لە ناو مزگەوتەکان ناکراوە یعنی پێویستیەکی ئەو ڕۆژگارە بووە هەم بۆ نوێژ هەم بۆ ئەوەی مناڵان بێ لێرە مامۆستا فێری قورئان خوێندن و تەجویدیان بکە هەم بە هۆی هاتوچۆکردن بە تایبەتی لە وەرزستانە قوڕ و چڵپا و بەفر و سەرما بۆ بە شەو تاریکە شەو بۆ وای پێویستی کردووە کە لە زۆربەی بینی ماڵەکانە مزگەوت هەبێت و بۆ ئەوی خەڵکی واجبە دینیەکانی خۆی تیا جێبەجێ بکات ئەم مزگەوتانە بەشێکن لە مێژووی ئەم شارە بەشێکن لە مێژووی میلەتەکەمان بە تایبەتی مزگەوتە کۆنەکان و گەڕەکە کۆنەکان مۆرکێکی شوێنەواریان وەرگرتووە پێویستە بپارێزن و تێک نەدرێن لە هەندێک حاڵەتیشە ئەگەر زەرور بە مزگەوتی لە فڵان شوێنە دروست کرێت لە شوێنێکی ئەم مزگەوتە کۆنانە و خۆیان بپارێزرێن من لە وڵاتانی تر بینیمە لە وڵاتی ئێران بینیومە لە پاڵ مزگەوتە شوێنەواریەکە مزگەوتێکی تازیان دروست کرد و خەڵکەکە لە نوێژەکە و مزگەوتی دارولحسانمان هەیە لە سنەوەکو خۆی مزگەوتە کۆنەکە ماوەتە و لە تەنیشتی مزگەوتە کۆنەکە و مزگەوتێکی گەوریان دروست کرد و مزگەوتێکی نوێیان دروست کرد و خەڵک لەوێ واجبە دینەکانی جێبەجێەکە و ئەم مزگەوتە دێرینە کە بەشێکە لە مێژووی شارەکە و بەشێکە لە مێژووی میلەتەکەمان بۆ شوێنێکی شوێنەواری پێویستە پارێزێت چۆن ئەمانە مێژووی میلەتەکەمان گەڕنەوە مێژووی ئەوشە گێڕنەوە کە ئەم مزگەوتانە کە لە هەموو گەڕەکەکان هەنوو مزگەوتەکانی متەواضعن کە ئەو خەڵکی ئەو کاتە خەڵکی ئاست و بژێ و تێگەیشتنی ئەوە بۆ ئاستی ئابووری تواناشیان ئەوە بۆ لە هەموو گەڕەکەکان و بینی هەموو ماڵەکانە مزگەوتێک و ماڵێکی خۆیان دروست کردو بۆ واجبە دینەکانی خۆیان ئیسە 5 فەرزە مزگەوت کراوەیە و خەڵک دێن بۆ جەماعەتەکان بۆ هەر 5 فەرزەکە و مزگەوتدا ناخرێ بەڵام وەکو وتاری جومعە لەبەرەوەی مزگەوتەکە شوێنێکی موقعی جوغرافیای ناو بازاڕە و لە جومعانە خەڵک زیاتر دوکانەکانیان داخراوە مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندیش لە ئێمەوە نزیکە لەبەرەوە جومعان مزگەوتەکان ئێمە وتاری تێدانیە لە کۆتایە دەستخۆشی لە جەنابتانەکەم بەڕاستی ئەم کامێرا و
ئەو کەناڵانەی کە ڕێزی کللتوری ئەم شارە ئەگرن و پارێزگاری لە شوناس و ناسنامەی ئێمە ئەکەن کە سەرچاوی لە مزگەوت و لە ماڵەکانی خواوە گرتووە ئێمە دوعای خێریان بۆ ئەەکەین ئەوانەیشی کە کللتوری نامۆ بە ئێمە پەخش ئەکەن ئەوە ئێمە دوعای هیدایەتیان بۆ ئەەکەین خوا هیدایەتیان با و لە کللتور و لە ناسنامە و لە ئاسەواری ئێمە کەم نەکەنەوە و ڕێز و حرمەت و قەدری مزگەوتەکان بزان و ئینشاءڵڵا ئێوەش پایەدارە بن خوای گەورە مزگەوتەکانیش بکا بە مەڵبەندی حەوانەوەی ڕۆح و جەستەمان ئینشاءڵڵا.